خۆپیشاندان ڕەفتارێکی شەرعی دینی جائز و حەڵاڵە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە پێناوی سەلماندنی بوونی دینی نوێ و دید و تەسەوراتی نوێ و ڕێبازی نوێ و قیەمی نوێ سەحابە بەڕێزەکان کەمیش بوون بێچەکیش بوون بردنی بەرەو کەعبە. ئەو کاتە تازە بوون بە 40 کەس بۆ ئەوەی ڕووە و ڕووی جاهیلیەت ببێتەوە کە ئێمە شتێکین و ئێوە شتێکی تر و ئێمە هەموو شتێکی ئێوەمان ڕەفزە لە دید و تەسەوراتتانەوە چونکە ئێمەڵێن قول والله ئەحەد ئێوە بتەپەرستن. هەروەکو کە ئێستا ئەم خەڵکە بەڕێزە ڕووە و ڕووی ئەو بت و سەنەمانە بوونەتەوە کە بەرزانی و تاڵەبانی و ئەوانی ترن کە ئەپەرسترن لە جیاتی خوای گەورە وەکو بتدانراون. کارەکەتان کارێکی شەرعیە و پیرۆزیشتان بێ. کە ئەڵێم کارێکی شەرعیە یعنی ئەو کەسانەتان کە دیندارن و ئەهلی نوێژ و ئیمانن، ئەوانەتان کە کوژراون بە شەهید حسابن، وەکو ئەو گەنجە مسلمانە ڕێک و پێکانەی کە لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا اللهە شەهید بوون لە ڕوبەڕووبوونەوەی حیزبی بەحسا لە زمانی کیمیاویە، یان هەر پێشمەرگەیەکی تر کە ئەهلی دین و ئیمان بوو بێ و لەسەر ئیسلامەتی کوژرا بێ، یان لەسەر خاک وڵاتی خۆی کە کوژراوە. تەبعاً مەبەستم لەوەیە بە درێژایی تاریخی کورد کەوابوو هەمووتان نیەتتان پاکەنەوە کە لەبەر خاتری خوای پەروەردگار ئەو بزاوتەی خۆتان ئەنجام بدەن و بەردەوامیش بن لەسەری. ئەگەر بەردێکتان بەرکەوت بێ و فیشەچێکتان بەرکەوێ، هەر کەسێک لەو ڕێگایە مرد وەلەو لە ماندووبوونیان مرد بێ، وەلەو سەیارەیەک لێیدا، وەلەو لە شتێک بکەوێتە خوارە و پێی بمرێ، هەر دەرەجەی شەهیدی هەیە لێی و ئینشاءڵڵا لێی بێخەم بن. خوای پەروەردگار ئەو کەسانەتان وەرگرێ بە شەهیدی لای خۆی کە لە پێناوی نان و ئەمانە لەم شۆڕشی نان و ئەمانەیە شەهیدە بن و ئەوانەی کە شەهید بوون. خوای پەروەردگاریش ئەو کەسانەی کە بریندار بوون لە ڕیزی بریندارانی ئەهلی ئیسلامە حسابیان بۆ بکاو، وەکو ئەو مژدەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ ئەو کەسێک کە لە پێناوی خوای گەورەیە بریندار بووە لە ڕۆژی قیامەتە دێتەوە ڕەنگی خوێنەکە ڕەنگی خوێنە و بۆنی مسکەدا. لە ناو هەموو خەڵکیە دیارە کە ئەمە لە پێناوی خوای گەورەیە بریندار بووە. جارێکی کەشتی کراریەکەمە ئەو کەسانەتان کە ئەهلی نوێژ و دین و عیبادەتن، بە ئەهلی جیهاد بۆتان حسابە و برینداربوونیشتان لە پێناوی خوای حسابە، کوژرانیشتان لە پێناوی خوای پەروەردگارە حسابە و مژدەشتان لێبێ کە ئەوە ڕێبازێکی ڕاستە گرتوتانە.